سڵاوتان لەوێ خۆشەویستان لە دیداری تایبەت لەگەڵتانم مژاری ئەمجاری دیداری تایبەتم تایبەت کردووە بە کێشە مێژوویەکانی گەلی کورد بە تایبەتی کوردانی کەرکووک و بە تایبەتی تر لە گوندی پەلکانە کە عەرەبە بەدەویەکان چۆن هەڵەکوتنە سەر کوردانی ڕەسەنی ئەو ناوچەیە بە تایبەتی بە هاوکاری هێزی عراقی بۆم بابەتە مامۆستا حەسەن شێخانی وەک ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لەگەڵما مامۆستا بەخێراتی. سپاس دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان مامۆستا جەنابەت و بۆ بەرادرانی. زۆر سپاس بۆ بەڕێستان. چۆن ئێمە ینی ئەم کێشە مێژووی گەلی کورد ینی بە هزار فاکتەر ویستیوێتی بە هزاران فاکتەر لە ئەم مێژوە ویستوێتی کێشەی نێوان کورد و عەرەب چارەسەرکە. جەنابتان وەکو خەڵکی ئەو دەبەرە خەڵکی کەرکووک و پسپۆڕەکەشتان کە ینی لە مێژوو لە سیاسەتا قاڵن چۆن تا ینی تاکەی کوردەگیری ئەم کێشانە ئەبێت وە چۆن ینی لەم سیاسەتی ڕاوواستن و داگیرکاری لەگەڵ عەرەبەکانیانی چۆن چارەسەرێک بدۆزینەوە هەمیشە ئەم ژارەیانی بکەوێ بە بارێکە سەر ڕاوێکە کورد ینی خاوەن دەستورێکە لەگەڵ عێراق بە تایبەتی لە دوای 2023ەوە. یعنی ئەم بڵێن تەوەری پرسیارەکە سەرچاوی کێشەکە وە قۆناغەکانی ئەم کێشە چەند گەورەتر کرا و چارەسەر. سەرچاوی ئەم کێشە لەوە دروست بووە ئێمە مێژووی عێراق من چەند جانێت ئاماژەم پێداوە لە چاو پێکەوتنەکانە ینی مێژووی عێراق لە سەرەتاوە دروستبوونەکەی دروستبوونێکی تەندروست نەبوو. ینی بۆ نمونە ویلایەتی بەغدا ویلایەتی بەسڕە لە ساڵ 1920 وەکو دەوڵەتی عێراق ئێلان کریا لەسەر خودی مەلیکەکە ڕێک نەکەوتن شیعە و سونە چون مەلیکیان لە سعودیەوە نا مەلیک فەیسەڵ کردیانمە مەلیکی عێراق دوای مەلیک فەیسەڵی دووەم و دوای مەلیک غازی و چی و دوای بەو دەردەچوون هەموویانیان لەسەر جادەکانە کوشت. یعنی عێراق بە شێوازی تەندروست دروست نەبووە کە دوای عوسمانیەکان کە ئەم ناوچانە دابەشکران دوای ئیتفاقی سایکس بیکۆ و سیڤەر و لوزان و ئەو بابەتانە ینی عێراق دوو ویلایەت بووە ئەم دوو ویلایەتە بەسڕە و بەغدا بووە دوای 4-5 ساڵ دیکە ڕاپرسی ڕیفراندۆمێکری عێراق ویلایەتی مووسڵ کە مەملەکەتی کوردستانە و کە مەلیکێکی وەکو بەغدا کە مەلیک فەیسەڵ لە بەغدا بووە ئێمە مەلیک مەحموودمان لە سلێمانی بووە لە کوردستان بووە دوو مەلیک بووە لە عێراقا. ئەمە دوای ئەوەی سیاسەتی بریتانیا وای ینی وا ئەگونجاکەوە عێراق دەوڵەتێک بێت و ناوچەکەیە و سونە تەمسیلی بکە ئێستا چیکە ئەم هاوکێشەکە شەمان چەند دژواری یەکترن. جاران بریتانیا دەعمی دەوڵەتێکی سونی ئەکرد لە ناوچەکەیە سونەکان عەرەبی سونە ئێستا هەم هاوپەیمانەوەنە پاڵپشتی حکومەتێک دەوڵەتێکی شیعاکە لە عێراقا سەی هاوکێشەکان چۆن عکس بۆ تۆ یعنی ئەم بەڵام شعبی عێراق ناگۆڕێ شعبی عێراق تەماشاکەی کاتی خۆی بریتانیا ها دەست عوسمانیەکان ڕزگاری کرد دوای دژی بریتانیەکان هەڵسا کە ڕزگاری دەست عوسمانیەکان ئێستا لە 2004 ئەمریکا هات عێراقیان ڕزگار دەست سەدام حوسێن ئیسا ئەڵێن ئەمریکەکان دەرشن یعنی شعبێکە وەکو عەلی وەردی باسیکە لە کتێبەکان ینی زۆر کتێبی سەر سایکۆلۆژیەتی نەفسیەتی عێراقی باسیەکات نەفسیەتێکی زۆر غەریبە ینی ئەم کێشەیە تەمەنی 100 ساڵە یعنی ئێمە بمانوێت سەر عەزیکەڵی بۆ مادەی 100 جێبەجێ ناکرێت ئەمە قۆناغ بە قۆناغ تعریب کراوە نە ساڵێکە نە دوانە نەسیانە 100 ساڵە پرۆسەی تعریب لە کوردستان ناوچەکانە بەردەوام ئیشی لەسەر کراوە و بە قانونیش کراوە یعنی ئەوە نییە بە زۆرە ملێژ هاتوونە نە جگە لێ قوتی عێراقیان لەگەڵ قوتی سوپایان لەگەڵا بووە لەلای کاتچین قانونیان بەکارێناوە تەماشاکەی ئەو ئەرزانیان چی لێکردووە سەدام کاتی خۆی یعنی ڕژێم بە حزب بەعس تاما لە دوای خۆی تعریب چڕیت ینی شێوازی تعریب کرد لەکەی دەست پێ کرد لە 63 بۆش لە دوای 68 لە هەفتاکان ئیتر کە شەڕی ئێران و عێراقی دەست پێ کرد بە بیانووی شەڕ و بەربیانی بوونی پێشمەرگە و مقاومە بەرگەری کورد دژی ڕژێمی حزب بەعس تەماشاکەی 4000 لادیە وێران ئەکرێ 182,000 ئەنفاکرێ هەڵەبجەکی ماباران ئەکرێ 8000 بارزانی ئەنفا لەکرێن یعنی ئەمە کارەساتی و سەرمەلت کوردە هات ئێجا هاتووە چیان کردووە کاتی خۆی سەدام ئەهات عەرەبی شیعەی لە جنوب هاوت بۆ ناوچەکە ئێمەدایان شکەم کورد سونە بوو ئێستا شیعەکان ڕۆن عەرەبی سونە دێنن شکەم کورد نەتەوەیەکە و عەرەبی سونە مامۆستا بەعدێکی مێژوویم ئەوێ ڕاستی من وەڵامەکەی نازانم چۆنە کە دانیشتوانی پەلکانە کوردی ڕەسەنی پەلکانە شایەتیەوەیان کە ئەو کەسانەی کە هەڵەکوتنە سەر زەوی و زار و مڵک و ماڵی کوردانی پەلکانە خەڵکی سعودیان ئەوە چۆن یانی خۆی زانی چۆن خۆی کاک چۆمانیانی قەزەی پەلکانە و سەرگەڕانەوەنە 10,000 دۆنمە ئێمە ئیسا ئەم بڕیاری کە سەرۆکی لیژنەی مادەی 100 دەری کردووە کێشەی 900,000 دۆنمە بۆ چارەسەرەکە 900,000 دۆنم
ئەم برادە شو برادێکە زۆر قازانی کوردە 300,000 دۆنیم دیکەمان ماوە کە ئەوە مەرج قیادەی فەرۆ دەری کردووە ئەنجومەنی سەرکردایەتی حزب عسکاتی خۆی دەری کردووە ئەوە سیاست ئەوە بە ئەبێ پەرلەمانی هەڵوەشێنەوە وەڵامی کە حکوومەت هەڵوەشێن مادەی 140 هەڵوەشاتەوە گرێبەستەکانی ڕاگردووە ئەمە 10,000 دۆنمە ئەگەر بێت و ئەم 1,200,000 دۆنمە بگەڕێتەوە سەر ئەوەی ئەرزی کوردستان و یەکلای بێتەوە بۆ باڵێن نەتەوەی کورد ئێمە لە 1970 مادەی 140مان جێبەجێ کردووە بەس وحدە ئیدارەکە شارەکان نەمێنێ شارەکانیش بۆ نمونە کەرکووک 40 وحدە ئیداری و پێی هەڵبژاردن ئێمە نزگەی 30 وحدە ئیداریمان بەرەکەوێ 25 تا 27 وحدە ئیداریمان بەرەکەوێ ئەوی دەتوانین لەوێ ڕێکەوت بە ڕێکەوتن بکرێت لەبەرەوە ئەم کێشەی سەرگەڕان و ئەمانە نەتەوە کاتی خۆی مەسەن عوبێت لە منطقەی عیمارە بوونە هاتنە شەڕیان بۆ کێشیان بۆ لەگەڵ چەند عاشەتێک هاتوون نیشتەجییان کرد بۆ موقەتی بەڵام لێوە ماونەتۆ ئەرزیان پێدراوە و اینجا سەدام حوسێن و ڕژێمی دەوڵەتی پێشوا دەچی ئەرزەکان وشکانیە هاتووە لە دوکان و دەربەندیخان و ئەوی بۆیان ڕاکێشاوە و با بڵێ زێ بۆیان دروست کردو و ئەلەم ناوچانە بۆ خۆیان ژیان یا خودە کرێ بڵێن هەر سروشتی خێڵی بەدەوی وایە ینی هەمیشە لە شوێنێک سەقامگیر نییە لە شوێنێک بۆ شمەر ینی سەرچاوی عاشەی شمە لە سعودی و لە ئینە لە کۆیتە ئەوان لەوێژی ناری ئەسی شمبەر هەر حاکمنیش يعني وڵاتی خۆیان ئەمانە هەر یەکن خەڵکانی ینی ئەیان جوڵێنن ئەنا من زۆر لەگەڵیانە هەیمان دۆستمان برادن لەگەڵ قسەکان ئەوان من لە مەنزوورێکی دینیەوە باسم بۆیان وەکو تەخەسوم کە شەریعە ئیسلامیە متکاکە ئەم ئەرزە لە ڕوانگەی ئاینەوە بیخێنسە تەرازوی شەرع تۆ هایدە سەر ئەرزی ئەمە هین خاوەنێکەیە باو بای لەسەر ژیاوە تاپۆی شەرعی و ڕسمی هەیە تاپۆی عوسمانی هەیە و چەند ساڵ چەندەها ساڵ لەسەر ژیاویسە تو ئایتە ڕژێمێ بە پاڵپشتی ڕژێمێکی داگیرکەری علمانی کافر هاتووە ئەم پیاوە فەقیری دەرهێناوە ماڵ و ژن و کەسوکاری کوشتووە ئەرزەکەی بردە باشە تو بسڵمانی نوێژ ئەەکەی تاعاتت هەیە ژیانت چۆن دروستە لەسەر ئەوەرزی بسڵمانە براکەت کە ملەتی کووردە تۆ لە ڕوانگەیەکی ئاینیەوە چۆن دروست ئەم کارە بکەیت وەڵڵا بەڕاستی ئەمە داگیرکەری ئەمە اقتصابە ئایا نوێژکردن سەر ئەرزی اقتصاب مختصر گایت دروستە لەبەر ئەوان گەیندە قەناعەتێک لەم قۆناغە ئێستا من ئەو ڕۆژی لە کەناڵێکا باسم کردوتە مامەستا ئەگەر بەم شێوێ هەر نامەوێت لە باسەکە بێمە ناو باسەکەتەوە ببورە ئەو مەبەسەد لەبیر نەچێتەوە لەوەی کە ئێمە ینی ئەگەر ئاماژە بین بە ینی یەکێک لە گەورە کۆمەڵاسی ینی عراقی کە علی وەردی ینی باز لە سروشتی بەدەوی ئەکە ئەڵێ ئەوەی کە من بتوانم بەهێز بەدەستی بێنم هەرگیز ینی تەنازل ناکەم ملکەج ناکەم بۆ یاسا هەر بۆیە لە نێو باسەکەی جەنابتان یانێ ئەوەیە کە ملکەچی و قسە و باسی یاسایی لەگەڵ خێڵی بەدەوی بە تایبەتی ئەمانش کە پشگیری سەربازیان هەیە تقریباً بێسەمەرە خۆی ئەزانی چۆن ئیستا ئەوە خۆناغێک بوو ئەو هۆزگە لەو عێراقی هەر هۆزگەراییە ینی بتەوێ نەتەوێ هەر لە قەبی سەرکردەکان سیکە ئەوە مالیکیە و ئەوە عەبادیە و ئەوە هادیە و ئەوە کێ نازانم چێمانی گشتی عەشایرن لەناو عەرەبە وەکو ئاماژەت پێدا نووسەری گەورە کۆمەڵاس علی وەردیم یعنی زۆر ئاماژە بە تەبیعەتی خێڵگەرایی ئەدات هۆزگەرایی لەناو چەند کاریگەریان بۆ ناو کۆمەڵگەی تەسەوڕکە چی ئەڵێ سەرۆکی عەشەت وا بوو سەرۆکی هۆز وا بووە چووە هەڵی کوتاودە سەر هۆزەکانی دیکە مەڕ و ماڵاتیان دزیوە بە زۆر ینی سەر دوایی تێوەرن من ئەمێ من کەسی زۆر ینی خانەوادە و دیۆخانەوەرن داواتی من بن یعنی ئەو تەبیعەتانەیە دوای ئەمانە تەبیعەتی زۆر ئەگۆڕێن تەسەور کە بە قسەیەک لەوانی هەموو شتێک ڕەفتار بە قسەیەکی دیکە مەگۆڕ ئیسا تازە ئەو بابەتە کێشەی کورد ئێستا لەوە دەرچووە هۆزگەرای ئەوانە ئێستا ئێمە سەر و کۆمارمانەیە لە قەسر سەلام دانیشتووە وەزیر خارجیەمانەیە وەزیری دادمانەیە ناو پەرلەمان جێگیری پەرلەمانمانەیە ئەندام پەرلەمانمانەیە وزارەتمان بەدەسە ئێمە ئێستا بە قانون و یاسا و دەستور و دەوڵەتداری قسەکەین ئەوە هەر هۆزیەکە وەرەکاکە ئێمە ڕێگە چارەمانەیە یەکەم بە دەستور چارەسەر بکرێت کە مادەی 140 بابەتانەیە دووەم بە تەفاهم و حیوار ئیتیفاق سێیەم بە تعویز ئێستا عەرەبەکان خۆیان داواکەن ئەڵێن کاکەمە تعویزمان گەرەکە تعویزێکی موجزیانی باش باش کە ئەوان گەیتا و قەناعەتە 100 ملیار دینار دانراوە بۆ مادەی 140 باشە بۆچی ئەگەرەمان نەبێ ئەگە پارەیەک بۆ ئەوە نەبێ من لە مقابلەی باسم گرت باشە جوولەکە و فەلەستینیەکان ئەڵێن کاکە وەرە زەوی لە پێناو ئاشتیە الأرض مقابل السلام يا باش خويا قشمان مسلمان تركمان عرب كرد قشمان مسلمان شيعية سنية قشتي ما مسلمان يا باش بيم خمان اللي خمان رجنا كبيد كأيما طابوي حويجة يا إن كاكا يكانا يا إن طالبان يكانا يا إن بابان يكانا خودي طابوي حويجة يا ما تواني شهر سري دي كبدوزنو إداري كركو ولايتي كركو كاتي خوي
چوار قەڵایە کە 1995 کورد بوون نەتەنها دوو زەنێ تورکمانیتایە لەگەڵ کفریە ئەنا کەلار گشتی کووردە چەمچەماڵ هەمووی کووردە دووز لەگەڵ کفری چوار قەڵایان دابڕێناوە لە ویلایەتی کەرکووک هەمووی کورد بوونە مەبەستیان چی وایان چیانش کردووە هەنیان کفری قسە دیالە دووزیان خسە سەلاحەدین کەلار قسە سلێمانی چەمرا خسە سلێمانی یعنی بە ئەنقەست تەغییرێکی ئیداری و دیموگرافی سوکانی بەڵ دیموگرافی کردویانە و ئەمە دژی دەستوریشە یە باشە وەرە ئێمە 2004 دەستورێکمانەسە وەکو میثاقێکی ڕێکەوتنێکی میثاقێکی شەرەف بۆیە ئاشتیە بێت و ئێمە خوێن چارەسەری کێشەکانمان نەگەین بە تەفاوان بیکەین ئیسە مادەیەکە مادەی سەوچلە وەرە لەسەر ئەوە ئیشکەین تعویزی تایە قەرەبووکردنەوەی تایە و عەرەبەکانی سە خۆیانش ئەڵێن کاگەمە قەڕووماگەرەکە مامۆستا ئەمە بە درێژایی ینی ئەم 100 ساڵەی ڕابردوو یاخود 100 ساڵ زیاتر ئوستاز چوار ینی سێ خاڵی ژمار بۆ چارەسەر بەڵام من لە نێو قسەکانی جەنابتانە شتێکی ترم هەڵێنجان ینی بارتەقای ئەوەی کە ئێمە بینیومانەوە چۆن مووسڵ بەدەست چەند چەکدارێک 400 چەکداری داحشەوە ینی ئەوە بوو کەوت سێ پارێزگای ڕۆژهەڵات ڕۆژئاوامەی عێراق بە 400 نەفەر و 500 نەفەر کەوت مەبەستم لە شوێنگرەوەی بەدیلی ئەم هێز جوڵانە هاوکاریکردنی ئەم خێڵە بەدەویانە هێز نییە لە بەرامبەرکە ئێمە پێشمەرگە نەحسین سروشتی پێشمەرگە قارمانەتی پێشمەرگە ینی بەم شێوێ ئەوان کە تەحەدا و تەحەدی ئەوە ئەکەن لەگەڵ کووردا کە هێزە جوڵێنن کوردیش پێشمەرگە بجوڵێنێ هەر بۆیە ڕێگە چارەکانی تر گیرانوتە بەر ئەوەی کە یاسایە ئەوەی کە دادگایە ئەوەی کە هەرچی ینی لەوەی کە ڕێگا شارستانێتەکان خۆی ینی مەترسیترین شت کاکچۆمان ئەوەتانێ خەڵ بەرەو بازنەیە بدبا کەەوە بازنەیە بازی تۆ نەبێ بەرەو حەڵقەیە بدووە ئەو خواستە خواستی چەند وڵاتێکی دەوروبەرە و چەند میلیشیایەکی ناو عێراقا ئەیانەیە کورد بەرە ئەو ئاراستە برن ڕوبەڕووبنەوەی ڕووبدا لە نێوان پێڵکژانی ڕووبدا لە نێوان سوپای عێراق و پێشمەرگەیە قیادی سەرکردایەتی کورد زۆر عاقڵە لەوەیە نایانێ ئەوە بکەن چەندی ساڵە خۆ بەرامبەر کە 16 ئۆکتۆبەر کرا و هەرویستیان کورد بکەنە بۆ چەند تەرەفێکەیە مستەفیدە لەمەیە جارێ خۆی سونەکان مستەفیدن کەوا شەڕی حکومەتی عێراق و پێشمەرگە بێ لەولاوە شیعانێ شیعموس لەندەوەی تورکمان لەوانی حەزکات کوردمان زەعیف بێت و بدشمێن لەبەرەوە چەند لایەنێ مستەفیدە کورد سەرکردایەتی کورد زۆر عاقڵەوەیە خۆی ناوەتە بەرامبەر ئەو بازنەیە کێشەکەی تریش ئێمە چەندی هاوکێشەمانی ناوچەیە لەوە تا لە نێوان تالیبان و ئێران دەوڵەتی ئەفغانستان کێشە هەیە لە نێوان تورکیا و ئێران دوای هەڵبژاردنەکە ئەو لووتکەی چوار سێرکرد رووسیا و ئێران و تورکیا کۆبنە ئەوە لاواز بۆ نەماوە لەولاوە سووریا خەریکە بۆ ناو کۆمەلگانی و عەرەبی ئەگەڕێتەوە لەولاوە سعودی و ئێران اتفاقیە سین هاتە ناوچەکە خەریکە بەدیل دۆلارە دۆزنەوە بۆ کڕینی نەوت یعنی کۆمەڵی هاوکێشان بتەوێ نەتەوێ کۆمەڵی هاوکێشان ناوچەکەیە لاواسینیان هەرێمی کوردستان و کوردە لەمەیە زۆر مەترسیدارە ئەوە خەڵکێ بەمەبەست ئەیانێ ئەوە بکەن ئەوە تو بێبتمانت بکە ینی وا لێ بکە هیچ ئومێدێکە بە بڕیارەکانی پەرلەمان نەمێنێ هیچ ئومێدێکە بە بەغدا نەمێنێ وا لێ بکات کە تو ناچاربی ڕوبەڕووبنەوە ڕووبدا بەڵام سەرکردایەتی کولێ زۆر عاقڵە مامۆستا مناسبە ئەو هێزەی کە بەرگری لە ئەو هێزە بەدەویانی ناوچەی پەلکان و کەرکووکەکەن ینی سەر بە چین ئەمانە تایبەتی مەبەستم لەوەیە شیعەن بەرگری لە سوپای عێراقن سوپای عێراق نەمانە ئەمانە تەوجی لە پارێزگار وەرەگرن لە پارێزگار ئەو تەوجیانەکە ئەلێوە داواکاریان هاوردەوە قەراری محکەمەیشە خۆی کێشەکە چی بووە ئەمە سەرچاوی کێشەکە کۆمەڵی گرێبەستی کشت و کاڵی زراعیمانێ باوڵێ ئەمانە کاتی خۆی لە ساڵ 2012 هەمووی ڕاگیرا و نووسیاوە تەرجمید کراوە تەرجمید ڕاگردنە مولغانی هەڵنەوەشێناوەتەوە بەڵام ئاخر ئەم بەرگاری کە سەرۆکی مادەی سەوشل دەریکردووە ئەڵێ ئەو گرێبەسانە مولغاتن هەڵوەشێنراوەتەوە ڕانەگیراوە لەبەرەوە ئەمە ینی ئەوانی سە با بڵێن نەتەوەکان جگە لە با بڵێن عەرەب ئیسا کورد زۆر مرتاحە بەم بەرارە تورکمان زۆر مرتاحە بەم بۆ لەبەر ئەو بڕیارانە هەمووی لە ڕاگردن ینی تازە با بڵێن نەتەوەی عەرەب ئەو ئەوانەی گرێبەسانی بۆ کراوە تازە بێئومێد بوون پێهیوا بن بۆ داوێت دەڵێت تعویز شکەم کاتی خۆی بڕیارەکەی 2012 ئەم بڕیانە ڕاگرن تەجمیدی کەن ڕاگردنە دوای تەفعیل دەکرێتەوە بەڵام تعویزکراونەوە مولغات هەڵوەشێناوەتەوە هەڵوەشێناوە یەک لای بووە مامۆستا پارێدا بین نەکرا بۆ تعویزکردنەوەیان بۆ ئێمە لەم بودجەیە کە میزانی عێراقدان ئەم هەفتەی پێشووە 100 ملیار دلار و ملیار عفو 100 ملیار دینار دانراوە بۆ جێبەجێکردنی مادەی سەوچل خۆی مادەی سەوری چەند بەشێکە
يعني خۆی قۆناغەکانی ئاساییکردنەوەیە سەرژمێریە و ڕیفراندۆمە ئیسیفتاءە سێ قۆناغە جا چەند منطقەیە یان دەشتایە و ئەرزی زراعیە یان ناو شارە ئەمە دەشتە زراعەکان کە زورینەکە یەکلایەکاتۆ وەکو پانتای وەکو مەساحە پانتای ناو شار بەس وحدەی ئیدارەکەمانەمێتەوە جا با بزانە سەرکردایەتی کورد کاک چۆمان کاتی خۆی کە دەستور ساوچە زیرەک بووە بۆ متمانە هەمیشە باز لە جوانی ئەو دەستورە ئەکەن کە لە دوای 2000 نە لە ئێرانە نە لە تورکیا نە لە سووریا ئەوەی کورتیا بژیت قەت ئەم دەستورە بۆ قازاج کورتیانیە ئەبێ من سەردانی هومام حەمودیم کرد کە سەرۆکی ئیسا مەرسلعلایە و خۆی سەرۆکی لیژنەی مادی عەفو سەرۆکی هین بووە لیژنەی نووسینەوەی دەستور بووە لەگەڵ قیادە کوردیەکانە زۆر دەستخۆشیم لێ کرد وتم ئەوەی تۆ بۆ کورد هەمووی خەرزاری تۆیە بۆ لەبەرەوەی کۆمەڵی مافی داوەتە کورد ئەگە کورد خۆی موکوڕ بێ لەسەری داکۆگی تەواو بکە زۆر مافی پێی داوە لەبەرەوە ئەبێت و بەم قۆناغانە بڕۆی بتەوێت نەتەوێت ئەوەی کەوا دوشمن لە ئێمەگەرەکە نارەکان و چەند وڵاتێکی دراوسێگەرەکانە کورد بکەن دووبارە ئێمە باوی ئەوە نەما کورد بڕاتە شاخ و ئەو بابەتان ئێمە ناو قەسر سەلام و قسەکەین ناو پەرلەمان و قسەکەین ناو ئێمە وزاری خارجیمان لایە کە تەمسیلی عێراقکە لە ژووی سیاسەتەوە سەر و کۆمارمانەیە کە سمبولی عێراقە جا ئێمە تازە بۆ پەنابووانە بین ئێمە بە ڕێکوتنەکانمان شتان ناکەین باوی ئەو قۆناغانە نەماکەوە ئێستا ئێمە باسی دەوڵەتداری و مەدەنیەت و جێبەرگی دەستوری یاساکەی بەڵام مامۆستا ینی ئەمە بە تەقییمێک بە هەڵسەنگاندنی ئەم دۆخەی کەرکووک کە ئەبینینەوە کوردانی کەرکووک و دەوروبەری بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ینی زێدەگۆیی نییە من بڵێم ئەوەی کە ئێستا بەسەر کوردانی ناوچەی کوردستانەکانە ئەیانرێت لە سەردەمی بەعس خراپترە یعنی لە سەردەمی سەدامێکی فاشی دیکتاتۆر خراپتر ئەزانی چۆن دایمەن دڕندە ئێستا شێر کە خۆی سروشتی دڕندەیە لە قەبارەی خۆیە ینی دڕندەیە بە فێڵ ناکە گوڕێوی ئیسا حکوومەتی عێراق کە ئیسا ئەو دڕندەی هەیە سوای ئیسا ئەمان بە یاساییکەن ئەوە خەتەرەوە ترسناکە ئەمەی کەسە لەم خۆناغی ئاکرێ کە مرۆڤەکان دڕندە ئەبن کە بە یاساییشەکەن ئیتر هەموو شتێک بە تایبەت دیکتاتۆریتی زۆرینە ئێستا لە عێراقا ڕەشاوی دیکتۆری زۆرینە ئەکرێت ئەوە کراوەتە یاسا بەسەرتووە تێ لە چی شەڕێکمان کرد لەسەر یاسای ئەنجومەنی با بڵێن پارێزگاکان چی شەڕێکمان کرد لەسەر بوجە یعنی ڕۆژ بابەتێکەیە ناو پەرلەمانی عێراقا کێشەی بە ئاسایی بڕات بە سێوەکی سروشتی تەندروست دەنگی لەسەر بدرێ هیچ بابەتێنی ینی بتێونێتەوەی جوودای دوای سوپای عێراق یعنی ئەوە ئێستا متمانە پێبەستە ئێمە سوپای تەمەنمان بەوە گەیشتە سوپای عێراقمان بەوە ناسیوە لە 91 ڕای کرد و شارەکانی جێڵە لە 2003 و 4 ئەوە بوو ڕای کرد و شارەکانی جێڵە لە 2014 کە داعش هاتن وڵاتەکانی عینی خەڵکی جنوب و خەڵکی بەتایبەت ئەو منطقەی با بڵێن مووسڵ تکری دیالە و ناوچانەکە زۆرین سونین ئەوانە بتمانیان بە سوپای عێراق نییە لەبەرەوە زان ئیمڕۆیە بەیانی بێ لە هەلومەرجێکە ئەم سوپایە ئەو سوپای نییەکەوە خەڵکانی ئێستا ئین بکات هەڕەشەی پێوە بە سەر کووردا بکەن و سەرکردایەتی کورد سوپاس بۆخوای گەورە ئەزمونێکی نەک لەگەڵ ئەمانە ئەزمونیان لەگەڵ عەبدولکەریم قاسم و لەگەڵ عەبدولسالم عارف و عەبدوڕەحمان عارف و دوای ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن و کێیە قیادەی کوردیە نەڵێ باشترین فاوڵن ئێستا جاران گاڵتەیان بەوان کورد لەسەر مێز هەموو شتێ دۆڕێنێوانی ئێستا خۆ بینتان ناو پەرلەمانە یانی ئێمە بمانێنە ئێمە کەمینەین ئەخبار دیکتاتۆری زۆری ناکەم بەو کەمینەوە چەند ڕۆژ یاسای بوجەمان ڕاگرت مامۆستا ئێمە باز لە جۆڵانی هێزەکەین بە تایبەتی لە پەلکانە لە خودی دەستوری عێراقیا هاتووە کە هەرگیز نابێت هێز بەکاربێنرێ بۆ یەکلاکردنەوەی کێشەکان بە تایبەتی بۆ دانیشتوانی عێراق ینی کەیبینەوە لە پراکتیکا لە دنیای واقعە ئەو دەستورە جێبەجێ ناکرێ ینی لە پارێزگاری خۆسەپێنی کەرکووک ینی بە بڕیاری ئەو دوزارەوەی هێزە ئەجۆ یعنی ئەوان وەزەوەکو وزارە دیفاع ئەوەیە بیستمانەوەکو وزاری ناوخۆیش ئەوە بڕیاری گەڵێن بڕیارێکی مەحەلیە یانی لە پارێزگارە دەرەچێت نەک لە وزارە دیفاع دەربشێت بەڵام ئیستا زۆر بابەتەکان لەم دوایشە ئاماژە بەوە دەن کە ئێتر ئەم بابەتانە یەکلایی بێتەوە و کەسیش لەسەر گرێبەستی ئەو غەری کورد و تورکمان قسە نەکە ئەم لەم قۆناغەیە چی سوودێکی وەرگری یانی هەندێک جار بێت و سوود لە هەڵەی نەیارت وەربگری یعنی ئەمەی کە لە تۆپزاوە ڕوویدا کۆمەڵی ئەرزی کورد و تورکمانن یعنی بە بیانووی ئەوەی ئەم ئەرزانە مولکێتی دراوەتە وزارە دیفاع کۆمەڵی باڵی ئەفسەری خەڵکی جنوبی عێراق نزگەی 500 قطع هەر کەسێکیان نزگەی 500 متر ئەرزی پێ بدرێ لە تۆپزاوە بکەنە خانوو بخۆن تۆپزاوە کوردیتیان فال کراوە هەر وەکو سمول و ڕەمزی کەوایمە خوێن و باو باپیرمان لێوە ڕژراوە نابێ خەڵکی دیکە بێ لێوە دانشێ هەر وەکو پارێزگای لەو ناوچەیە
ئیتر ئەوە بۆ تورکمان لێرە تداخلی کرد و نوێنەرە تورکمانەکانیش تداخلیان کرد کەوا نابێت ئەو بڕیارە بڕێتە سەر و ئەو ئەرزانە برێتە بە ئەفسەری غەیری خەڵکی کەرگ و خەڵکی بەدای ئەو ئەرزانە ئەرزی مڵکداری هەیە مڵکدارێکیش یا بۆ کوورد دەگەڕێتەوە یا بۆ تورکمانەگەڕێتەوە ئەوە سوودێکی باش بوو کەوا ئەم دوونەتەوە ئەم جارێکیان کرد بۆ ڕوبڕووبوونەوەی ئەو مەترسیەکەوە لەسەر ئەو ناوچانە هاتە ئاراوە. مامۆستا دۆخی تورکمانەکان خۆیان بە بەراورد پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەسە لەژێر ڕەهژموونی بە تایبەتی پارێزگای خۆسەپێنی عراقی چۆنە؟ وەڵای ئەزانی چۆن خۆی تورکمانیش بەش بە بەراوردێک بڵێ خۆی تورکمان بەش بووە. تورکمان هەر وەکو عەرەبەکان شیعە و سوننییان تایە. ئایوەل هەنێکیان وەلایەن بۆ لای مەزەبەکایە، هەنێکیان وەلایەن بۆ لای نەتەوەکە هەیە. بتێنە تورکمانی کەرکووک ئیمڕۆ بەیاسبەی لەبەرەوەی عەرەب زۆر مناڵ ئەخاتەوە و کوردیش هەر مناڵ ئەخاتەوە. ئەمانەش تورکمان بە تەبیعەتی عادەتیان هەر یەک مناڵ دوو مناڵیان هەیە. یعنی وایەتێ بتێنێتەوە 10 ساڵیکە تورکمان هەر ئەوێتە کەمینەیەک ینی سە بەشی کورسی نوێیەکیان هەیە ئەو کاتە عەرەب بەم شێوە زیاد کات کوردیش بەم شێوە زیاد کات لەبەرە ئەوان مەترسیان لەوە هەیە کە کۆمەڵی زەمانات هەبێ بۆ ئەڵێن دابەشکردن دەسەڵاتەکان هەر ئێستا قستیفاقی پێش ئەوەی یاسای ئەنجومەنیا هەڵبژاردن ئەنجام درێ باسە دەسەڵاتەکان ڕێکەین بەشی لەبەر ئەوان ئەزان بە پێی دەنگ دەربێ ئەوان لە ئایندەیەکی 10 ساڵێکی دیکەیە تورکمان هەر زۆر زەرەتی بەڵام کوردیش زەرەتی بەڵام لە زەرەی تورکمان کەمترە ینی. مامۆستا ئەنجامدانی هەڵبژاردننی پارێزگاکان تا چەند ینی ئەم دۆخە ئەبرێ بەبارێکە بە تایبەتی کورد لە کەرکووک ینی ڕێژێ و خاکی خۆیەتی؟ وڵی خۆی گەورەترین زەربە لە سیستمی دیموکراسی و ئیداری و دەوڵەتداری دریا کاتی ئەنجومەنی پارێزگای هەڵەشاندرایەوە و زۆر زەری کوردیش بوو بڵێ بۆ لەبەرەوەی ئەو ئیداری محافظ و ئەوانە ئەو ئەنجومەنی پارێزگا چاودێریە کاوکو پەرلەمان وایە و هەرچی پرۆژەی دەتێت ئەنجومەنی پارێزگای ئەنجاڕۆ بەلای جێبەجێکردنەوەوان تەندەرەکان و مقاولات و بابەتانە لەبەر ئەوان هاتن ئەمانی هەڵۆشان بۆ بە بیانەوەی لە چەند شوێنێک گەندەڵی هەیە هێتو چەند شوێنێک گەندەڵی هەیە گەندەڵەکە عەلاقە جارە ئاشکرا بوو ئێستا کەوتە بە تەنات با بڵێن ئەو دەوروبەرەکەی حاشیەکەی پارێزگار لەگەڵ چەند کەسێکە لەبەرەوە زۆر زەرورە بۆ کورد ئەم یاسای با بڵێن ئەم هەڵبژاردنەی ئەنجومەنی پارێزەکان بە یەکدەنگ و یەک لیست و محاولێکن لەسەر بەرنامەی ڕێکەوین لەبەرەوە ئەنجومەنی پارێزگای بڕیا لەسەر پارێزگادا کێ بێ و کێ نەبێ و لەسەر تەندەرەکان و لەسەر پرۆژەکان و لەسەر هەبوو و چاودێری پارێزگاریش لە ئەنجومەنی پارێزگاوە کرد لەبەر زۆر زەرورە یەکدەنگ بیتایە و بتوانین بۆ ئایندەیش ئیسە بۆ سونە زۆر چەختی لەسەرەکە جێبەجێ بکرێ بۆ معلومات بکاتەوە بۆ بینەرانیش بزانن ئەم ئەنجومەنی هەڵبژاردن دوای با بڵێن هەڵبژاردنەکە زۆر شتێکا یەکێ لەوانە سونە داوای ئیقلیمی سونیەکات یەکێ لەوانە محەممەد حەلبوسیە داواکە بێ سەرۆکی ئیقلیمی ئەمبار ئیسا خەڵکێک ئەمەی بیستووە لەبەرەوە حەز ناکەن هەر چۆن لێ دەسی تیاکەن ئەویانەوێ هەڵبژاردنەکە ئەنجام بدرێ شکەوان دەزانن مۆستلیش و تکریتیش داوای ئەوەکەن دوای سێ دیکارە کارگەرێکیانە پرۆژەی دیکەیە بۆ چارەسەرکردنی مادەی 140 و ئەم ناوچانە ئیداریان چارەسەر بکرێ پرۆژەیەکەیە عەرەبی شیعە داواکە سامەڕایەک لەبەر ئەو دوو مەرقەدەی تایە عەلی هادی و حەسەن عەسکەری ئەوانە بیکەنە پارێزگای بۆ خۆیان سامەڕا و کاتی خۆی عید بەغایش بووە سامەڕا ئەوانە دووس خورماتوو بکەنە پارێزگای تورکمانی مەسیحەکان داواکەن سەهلی نینەوە دۆڵی نینەوە بکرێتە پارێزگای بۆیان ئەوانەی شەنگالەکان ئەوانی داواکەن زێزیدیەکان پارێزگایەکیان بۆ بێ لەم لاوە تورکمانی تەلەحفەریش داواکات پارێزگایەکی بۆ بیانی ئیداری ئەو ناوچانە چۆنە گۆڕدرێ لێرەیە کورد ئەتوانێت چی بکە بۆ چارەسەرین کێشەی کورد کێشەی ئەفو مادەی 140 کەرکووک بە تایبەت ئێمە ئەتوانی قەنەعەت بەو سەرکردە سونیانە بکەیت کەوا پەیوەندیمان لەگەڵیانە باشە حەویجەیش بکرێت پارێزگایەک ئەگە حەویجە بکرێت پارێزگای و دابڕێ لە کەرکووک وەکو چۆن دووز و کەلار و کفری و چەند دابڕان بەشی سێ کورسیان دابڕێ لە کەرکووک یعنی دەزگای و کاتە کەرکووک ملیۆنی و 100,000 نەفرێ دەرچێت بەشی 11 کورسیمانەوێ تورکمان یەک 11 بێ ئەو کاتێ من 10 کورسی دێین لە کەرکووکە یعنی ئەم پرۆژەیەکی باشە بێ هەم عوبێد و جوبور و عەشەدەکان حەزیان لەوەیە کە خۆیان پارێزگایەکی سەر بە خۆیان هەبێت کراوەتە پاکێجێک شتێک ئەمە وەکو پرۆژەیەک بۆ چارەسەرکردنی جێبەجێکردنی مادەی 140 ئەو پێشنیازە داوەتە عەرەبی سونە کەوا ئێوە کاگەوەرە با پارێزگایەکتانی بۆ خۆتانتر بوجەتانە بێ تەعیناتی خۆتانتانە بێ هەڵبژاردنە بێ ئەنجومەنی پارێزگای لە خۆتانە بێ ئەویشا لەکایە بۆ ئایندەیەک احتیمالە ئەو بابەتانە بێ دەکایەوە دوای پرۆستەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان مامەساوکو دواتەوەری قسە و باسمان لەسەر
کێشەی پەلکانە و کوردانی کەرکک و دەوروبەری کورد لێرە لە کەرکک چەندێک عیبرەتی لەمە وەرگرتووە کە ناتەبایی نێوماڵی خۆی هەندەی تر کێشەی کوردانی کەرکک و دەوروبەر ینی قوڵتر ئەکاتەوە ئایرەشەکانیان زیاتر ینی خراپترێنێت بەسەری وڵی کاک شۆمان حەزەکەم بۆ ژنابت و بۆ بینەرانی خۆشەویست ڕازگۆم لەگەڵتە حقت ئێمە ئەزمون بەسمە کە مامۆستا خۆی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامیە ئەمە هەمیشە ڕۆڵێکتان بینیوە لە میانگیری و میان ڕەوی و کە لە نێوان ئەوانە ئاشتەوایەک بێن نهاراوە یعنی ئێمە حقیقت ئەزمونێکی زۆر تاڵمانەیە لە پرۆسی هەڵبژاردنەکانە لە کەرکک و ناوچەکانی دیکەی ئەمە بۆ هەر چوەن هەوڵماندا بە یەکلیز دابەزین تەنها 2005 نەبێت کە بە لیکس دابەزی نزگەی لە نزگەی 40 کورسیامە 32 کورسیەوە دەسێنا ئەوەی لیستی برایەتیمان دروست کرد یعنی ئێمە دوای ئەواتر جوداکاری و جیابوونەوە ڕۆژێ پێش هەڵبژاردن تەماشاکەی هەموو شتەکان تێگەشوو لێبەرەوە من وا ئەڵێم ئێستا ئەم قۆناغەوە پێویستکە وەکو فەرزێکی عین وەکو واجبێکی ئاینی نیشتیمانی ئەخلاقی بەرامبەر ئەو دۆزەی گەلەکەمانە یەکلیز بین با قەنات بە حزب بچووکەکان بکەین کاندیدیان نەبێ 10,000 دەنگ 100 دەنگ زۆر کاریگەری هەیە لەم هەڵبژاردنەیە وا بکەین ئێمە نزیکەی 16 حزبمانەیە لە کەرکک باڵێن پارتی و یەکێتی 14 حزب ئەمێنێتەوە لەو 14 حزبە هەیەکی دوو پۆستیشی پێ بدەم ئەمە کردی چەندێک 28 پۆست ئێستا ئێمە لە کەرکک 180 پۆستمانە دەچووە دوای 16 ئۆکتۆبەر یعنی چی ئەبوو پارتی و یەکێتی لەم قۆناغی ڕابردووە وایان بکردای ئەو پۆستانە برا حزبەکان دیکە کاگەوەرە دوو مدیر عام شتێکتان پێدەم با ئەو کاندیدتان نەبێت ئەزانێ ئەمە لە پرۆسی هەڵبژاردنەکانی پێشوە ئەمە شمولی بزوتنەوەکەی جەنابیشتانەکان بەڵام بە بەشدار بن لە وتونەوە کاگەوەرە پشتگیریت لە کاندیدەکانتانەکەین بەڵام کاندیدی باش نەکاندێک بێتە مدیر مەکتەبی پارێزگار بڕە لە پاڵێدانشێ بڕۆ چاودێری بکە دەست کارەشای بڵێ بۆ ناوچە کوردەکان بۆ ئیش ناکەی ئێمە کاندیدی وامانگەرەکە کە دیفاع لە کورد بکە نەک بڕات بۆ ئەو خەریک پرۆسی بازرگانی خۆی بێ باسمان لەوە کردوتن کاکە وتمانە چەند جاوەرە کاکە ئەم حزبانە ڕازیکەن پۆستیان بەنێ با کاندیدیان نەبێ و کاندەکان خۆتانیش با قەتیز بکرێ لەوەیە کە دەنگ نەفۆت ئێمە جاریوە بۆ 70,000 دەنگ مافۆتاوە 70,000 بەسی 3 کورسی بوو 2 کورسی بووە لە هەڵبژاردنەکانی پێشووترا بۆ ئەم دەنگەم فۆتێ ئەگەر ڕێکەوتر بێت دەنگکان نەفۆتێ نابەخوات لەوانەیە مقدارێک بێت ئەویش لەبەرەوەی هەر پرۆسەکە خۆی سروشتی وای بەتایبەت ئەم یاسای سانتلیگۆ لەوەی باشە کە قایمەکە دەنگ بۆ قایمەکە کۆکرێتەوە ئەتوانێ بەڵام لە لایەکی دیکە و چی خراپە دژی حزب بچکەکانە تۆ حزب بچکەکان تۆ توای ڕازیاکەی ئەم پۆستی حکومانی پۆستی یاسایی و تەرشیعیمانەیە لە پۆستی ئەنجومەنەکەیە ئەگە بەشدار نابێت لە بژاردنەکەیە لە پۆستی حکومەکەی ڕازی بکە و ئەتوان بگەنە ڕێکەوتن و کارێکی باشە بێ ئینشاءڵڵا مامۆستا حەسەن شێخانی ئۆگەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کورسان زۆر سپاسکە لەگەڵ دەستخۆشی جەنابەت و برادرانەکە خۆشەویستان و ئەزان ئێوەش هەمیشە بەختەوەر بن